ئەمن ئاری خەلیل حەسەن ناسراوم بە ئاری گەیمینگ تەمەنم 26 ساڵە ئایتیم تەواو کردیە تقریبان 3 ساڵ دەبی خوێندنم تەواو کردیە سەرەتا بە گەیمینگ ناسرا هەر نازناوەکەشم ئاری گەیمینگە بەنسبەت ئەو تەیروشتەش ئەو هەروچی خولیایەکی بوو یعنی سەرەتا کە دامنا یەک تەیر بوو لەناو قەفەزەکی بەس گەیشتە ئەو ڕادەی بتانم شتێکی ئەو هاان لۆ دروست بکەم جەوەکی سروشتی جەوەکی خۆش ینی لەناو مرتاح بن ماشەڵەیان لێبی ئێستا جەویان زۆر زۆر خۆشە وچی دەبین. تەبان بیدایەتەکەوکی باسم کرد هەر یەک تەیر بوو لە ژووری خۆم بوو لە پاشان کردمە 4-5 تەیر لە ژووری تەنیشتە خۆم دامنا بەس ئیدی نەدەکرا لەبەرەوەی ناوی جەیەکەیان داخراوی بە تەواوی بۆنی دەگری پیس دەبی ناکرێت ئەو جەوە لە چێت جەوەک لە ناو قەفەز بیان لە ناو ژوورێکی داخراوبی زۆری فەرقا ئیدی تەبانەوە پێشنیاری داکم بوو گوتی ئەو باخچە سەرەکەی بگرە ئیدی هەرچەندە بیدایەتەکەی تۆزێک لەسەریشی دوودڵ بوو هاوخۆشی پێشنیاری کرد و دوودڵیش بوو دەیگۆ ئاخی خزمەتی دەکەم و ئەو شتانە ئاخیری وەی لێ هات ئێستاکە ئەوەندەی داکەم خزمەتیان دەکە بەڕاستی بەخۆم خزمەتیان ناکەم ئەین دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی ئەو نەبی ئەوانە ئێرکان ئەوها خایەن نابی ئەوها بەجەو ناون. طبعا خواردنی تایبەت بە خۆیان هەیە بەس زەرورە کە میوەیان بدەیە خواردنی بە پرۆتین بە پڕڤیتامین ئەو خواردانە پێویستە بیاندەیە هەفتەی جارێک دوو جاریش ینی لۆ ئەوانێک کە لۆیان بڕەخسێ هێلکەی بکڵێنن بیدەنێ زۆر بە ئیسیفادەیە یان بە زەردێنە و سپێنە هەردووچی لە پێشیاندانێن ئیدی بە خۆیان دەیخۆن زۆر ئیسیفادەی لێ دەکەن و هەرچەندە ئێستا ئەگە تەماشاش بکەیت جەوەکەیان ساردیشە قاپەکی پڕ ئاو بکەیت خۆیان لە ناو دەشۆن لەناو ئەو جەوە ساردەی یعنی زۆر حەزیان لە پاک و خاوێنیە خۆیان حەزیان لێ. بەنسبەت جۆرەکانی زۆری باڵندەکان زۆری هەرە زۆری جۆرەکانم هەیە جگە لە بەبەغا بەبەغاش لەگەڵ ئەو جەوەی تۆزەک زەحمەتە ڕاهاتنی احتیمالی هەیە لیان بدا یعنی هەرچەندە جەیەکەش گەورەیە بەس بەبەغا هەم لە ڕووی سەعرێکی گران بەگران دەکردرێ و هەم بەبەغا خۆشیەکەی لەوەیە کە ئەتو بەبەغات هەبی قسەی بکە تەیریش لەناو ئێرکانە ئەگە قسەش فێربی دەنجی ئەو بلبلانە فێر دەبی ئەگە بتوێ قسەی دووبارە کاتەوە قسەی بەشەری دەبی لە ژۆرێکەی ئەمیش یعنی جەوەکی سروشتی وام لۆ ڕەخساندینە حەز ناکەم بە بەغایەکی بکڕم بێم لە ژۆرێ داینێم ئەو هۆکارەکەیتی بەنسبەت جۆرەکانیش کنورە دووڕێە براکێتە تاوانەوە تەماشایانکەمەتە ناوەکانم بەبیردێتەوە کۆکتێلە کەناریە تەیرۆحۆ بە ڕێینبۆیە کاکاریە ئیدی زۆرن ینی ماشەڵەیان لێبی و تەیرێکشم هەبوو زۆرەکەم هەبوو سەنگکنور ئەوانی شارەزای تەیری بن دەزانن لەبەر دەنگە گەورەکەی یعنی لەکە خۆمان کردەوە بە زدی نەدەکرا هەجیران بێزار بوون لەبەر دەنجی هەندی دەنجی بە بەغایەکی گەورە بوو.
بەنسبەت برادەر یان خزم هەر کەسێک هاتبیتە ئەو ماڵێ دەمەک داڵغی لەو تەیرانەدایە دەمەک لە دیاریان ڕاوەستایە زەوی خۆی لێوە گرتیا ئەو زەهاتە ژۆرێ بەنسبەت خۆشم ڤیوەرەکانم زۆر داوای دەکەن بە بەردەوام یانی ئەگەر ڕۆژێک دوو ڕۆژ سناپی نەکەم ئیدی هەرنامە لە دوو یەک دێ کە ئەو لۆ بڵاو ناکەی لۆ ڤیددیۆی نوێنێ لۆ قسەیان لەگە ناکەی. طبعاً بەنسبەت دابینکردنی ئەو شوێنە و ئەو هێلانانی کە دەیبینن ئەگە دیقەت دێ هێلانەکان دیارە هەر هێلانە و کونەکەی حەزمەکە ینی هەموو یەک حەزم نییە هەیە گەورەیە هەیە گچکێ ئەگە تەمەشاوەیکەی ینی تەمەشەوەیکەی تەمەشە ئەوەی بکەی زۆری فەرقا لۆ ئەوە کەسێکی زۆ ئازیز کەسێکی زۆ بەڕێز ئەیش کا گۆڤەندە کە زۆ یارمەتی دەرما ئێستا لەو دقیقە قسەی دەکەم دوو تێرم نەخۆشە ئەو بردیتێکە نەخۆی فەحسیان دەکات چارەسەریان دەکا ئەو جە ئەمن دەچم دەیهینەوە هەردوو تێریشم تێرێکیان نزیکی دوو هەفتەیە لە کنیتی تێرێکی نزیکی هەفتەکە هەیە تێر هەیە بە دوو ڕۆژ چادەبی تێر هەیە بە مانگێک چانابی ئەو جەلوێ زۆر زەرورە کەسێک یارمەتی دەرت بی ئەوەندەی دیتت تەیرەکان لەگە من برادرن دوو ئەوەندە لەگە داکم برادرن چکە داکم زیاتر لەگە ناویانە زیاتر خزمەتیان دەکا نزیکی دوو هەفتەک بوو داکم لە سەفەر بوو کە گەڕاوە ئەو تەیرانە هەموو لۆی چوو هەموو لۆی دەچوو چ بوو نەیان دیت بوو غەریبیان کردبوو چکە ئەتوش لۆ نمونە بە بەردەوام خزمەتیانکەی ئەو تەیرە ئەتوی خۆشەیە ئێستا داکم بێتە ئێرکانە هەموو دەست نەکن داکم نایەنەکەنە من ئەو های لێ هاتێ چێ خزمەتی کە ئەوی خۆش دێ ئەم تێرێک دەبینم کە تەمەشای دەکەم هەست دەکەم تاوانیە سیحەتی تاوانیە ئەو کاتە کاگۆڤەند بەخۆی دێتە ناو حەدیقەکەی تەماشا دەکە یەک بە یەک یعنی چکە زیاتر لە 20 ساڵە لە ناو تێرە شارەزای تاوی هەیە ئیدی کە دێتن دەیانبینی دەزانی کامە تاوانیە دەیگیری فەحسە چی دەکاتن تاو دەزانی چیتی و چی نییە. یەک لە تەیرەکانم کە ئەو کۆکتێلە سپیەیە ئەوە مێیەکەیتی نێرەکەی زۆر ماڵی بوو زۆر لەگە داچشم برادر بوو داچشم ئەوەندەی سیقەی پێ بوو ئیدی لەگە خۆی لەسەر شانی بوو ئاوە سووە دەرێ ئەوە زۆر جوان دەخینی ئەوەیە ئەوە جەوی هەیە ئیدی چووە دەرێ هە لەسەر شانی بوو ئەوەندەی سیقە پێ بوو لە پاشان کوڕ ڕۆی ناتەوە زۆر خەم لەو تێرەی خوارد.
طبعا هەوشی ئاگداری ئەوە هەمەزال نادە قسەی بکەم ئەوە نێرەیە نێرە ئەو هادەخینی مێ ناخینی مێ بەدەگمەن مێ هەیە ئەوها بخینی ئەوە ماشەڵڵای لێبی ئەگەر جێ دوێ مەزال نادە کاکە با ئەو قسەی بکە لە زیاتیمە طبعا ئەوە نێرەی حازرە طبعا هەندێک شتی شارەزا بوومە بە حکمی ئەوەی نزیکی کەمتر لە ساڵەکە شارەزایان بوومە نێرە و مێ و ئەوانە جیاکەمەوە هەیە هەبە دیتن یان بەدەست لێدان دەزانم کە نێرەیان مێیە طبعا سەرەتا کە ئەو شوێنەم دانا هیچ مەبەستەکەم ئینتاجی نەبوو کە فەرخە بدەنەوە بەس کە ئەو جەوەم دیت حەزم توێ ینی یەکێک لە تەیرەکان هە لە ڕیکۆرد کرایە کە نزیکی هەش فەرخی کردیە هەر لێر بکانە ینی هەستێکی زۆر خۆشە ئەم بیدایەتێکی وچی باسم کرد فقط حەزێکی خۆم بوو بەس ئێستا فکرم لەوەی کردەوە لە مستەقبل ئینتاجی بدەن و ئیدی ببتە بزنزەکیش لۆ خۆم طبعا بەهاوینان موبەڕیدیان لۆ دادەنێم وەزائیدەن ئەو لایلۆنەی کە ئێستا دەیبینی ئەو لایلۆنە هەر دەگیرێ فقط ئەو سیمەکە دەبینێتەوە و ئەو ناوم لەبیر چووە شتەکە وچی ڕەشاشە جەوەکی فێنیی زۆر خۆشیان لەو دروست دەبی ینی لە ژۆرێ ئەو جەوەیان نابی ئەوەی لێرە هەیە ئاوەکی فێنک ئەو هات دەرشێندرێ بەنا ئەو باخسیدا عین بەهاینان جەویان لە زستانان زۆر خۆشترە بە سەراحەتەن بە زستانان ئەوەندەی لە دەستم بێ سەرەکەی قەپات دەکەم ئیتر دوو هیتەرمدانایە و لا تەنیشتەکانیش بە شەوان قەپات دەکەم بە ڕۆژیش ئەوها دەیکەمەوە چونکە بەڕاستی ئەگەبێت و بە بەردەوامی هەمووی کەپزبی هەمووی قەپات بی بۆنی دەگەیت زۆر کەس بەس خۆشیەکەی دەبینی تەماشا دەکە حەز دەکە کە ئەو بەخێوکردنە ئەو کەشەش سروشتیە زۆر بە ئاسانی ڕەخسەیە نەوەڵەوە نییە یعنی بەزدی زۆر پێوەماندی بووینە ئەوها بە ئاسانی دروست نەکرایە و دەمەوێت لە کۆتاییدا دەستخۆشیێکی تاو لە داکم بکەم بەزدی زۆر یارمەتی دەرمە داکم وە خوشکەکانم و دەستخۆشیێکی تایبەت لە کاک گۆڤەند بکەم کاک گۆڤەند و بەشدا بە تایبەت کاک گۆڤەند کە زۆر یارمەتی دەرمە